هانەمەکپەرزی لە دایک بووە لەگەڵ نەخۆشیێکی تایبەت کە جۆری دووهەمی نەخۆشی گرەی دەمارەکانە ناسراو بە نیۆرۆفایبرۆمۆتۆسس. حاڵەتێکی زگماکیە کە نەیزانی بوو تا ئەو کاتەی لە بیستەکانی تەمەنیدا بوو هەستی کرد بە باشی ناتوانێت ببیستێت. من مامۆستام بۆیە هەموو ڕۆژێک زیاتر لە کارەکەم تێبینیم دەکرد. بیستنی منداڵان لە پۆلدا قورستر دەبوو، تێبینیم کرد کە کاتێک سەیری تەلەڤیزیۆنم دەکرد پێویستیم بە خوێنەوەی دێڕەکان هەبوو. پزیشکەکان بۆیان دەرکەوت کە گرەیەک لە مێشکیا بۆتە هۆی کێشەی بیستنی هانە و ئەویان وەک کاندیدێکی باش بۆ چاندنی ئامێرێکی گوێگرتن لە مێشکیدا دیاری کرد. ئامێرێکی تری بە هەمان شێوە کە لە جەمسەری دەماری بیستندا دەنرێت و لە یەک دەچن گونجاو نەبوو بۆ هانە چونکە جەمسەری دەماری بیستنی مێشکی ئەو ئیشی نەدەکرد. ئەو زەردە لەوێ ببینە ئەوە دەماری بیستنە کە بەهۆی گرەیەکەوە کار ناکات کەواتە ئەم ئامێرەی ئەلکترۆدا قوڵتر دانرێت بۆ ناو مێشکت. گرەیەکە لە لای چەپەوە زۆر گەورە بووە بەڵام لای ڕاستی ئەوەندە گەورە نەبووە. ئێمە زۆر نیگەران بووین کە لەوانە بوو نەتوانین هەستی بیستن بۆ هانا بگەڕێنینەوە پاشەوەی گرەیەکەمان لادەبرد. ئەوەی سەختری کرد ئەوە بوو دکتۆرەکان ویستیان لە لایەکەوە ئامێرەکە دابنێن بەڵام سەری نەگرت. ئامێرە نوێیەکە لە ماوەی 18 کاتژمێردا لە نەخۆشخانە دانرا بە سەرپەرشتی تیمێکی تایبەتمەند لە نەخۆشخانەی فیۆنا ستانلی. هانا مەکپەرزی بە تەواوی کەڕ بوو بۆ ماوەی چەند مانەیەک و چاوەڕی ئەو ساتی دەکرد کە بتوانێت دووبارە گوێ لە دەنگ بگرێتەوە. هیوایەکی زۆرم نەبوو چونکە نەمدەویست جارێکی تر ناومێد بم. زۆر خۆشحاڵ بووم کاتێک هەڵی کرد و گوتی ئێستا بە کۆمپیوتەرەوە ئەیبەستین. ئیتر دوای ئەوە یەکسەر گوێم لێبوو هەستێکی زۆر خۆش بوو. دۆخی تەندروستی هانا ئیستە زۆر باشتر بووە تا ئەو ڕادەی کە دەتوانێت هەموو ڕۆژێک کاری خۆی بکات و وەک ئەوەی کە قاوە بۆ خۆی داوا بکات و هەروەها ئەو ئیستا گەڕاوەتەوە پیشەی مامۆستایی. ئەو لە ڕاستیدا شوێنێکی تایبەتی لە دڵماندا هەیە چونکە ئەو لە ماوەیەکی زۆر کورتدا حاڵەتی باشتر بوو کە سەرسوڕهێنەرە ئێجگار سەرسوڕهێنەرە. هانا مەکپەرزی دەڵێت ئەو قەرزداری سیستەمی تەندروستی نەخۆشخانەکەیە.